بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز پەرلەمانی عێراق بڕیاریدا سەرجەم دەنگەکان بە دەستی هەژمار بکرێنەوە لە کۆبنەوەی ئەمڕۆیدا پەرلەمانی عێراق یاسای هەڵبژاردنەکانی ئەموار کردەوە و بڕیاریدا سەرجەم دەنگەکان بەدەست هەژمار بکرێنەوە و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیشی لە کارخست بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆ سەرگی دکتۆر شار عومەر عەلی ڕێکخەری ژووری پەیوەندیە دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان لە بەغدادیشەوە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبین. الجلسة الاستثنائية المخصصة لتصويب العملية الانتخابية. پارلەمانی عێراق هەمواری یاسایی هەڵبژاردنەکانی پەسەند کردو بڕیاریدا سەرجەم دەنگەکان بەدەست ئەژمار بکرێنەوە و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیشی لە کار خست. دەقی یاسای هەمواری سێمی یاسای هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ژمارە 45 ساڵی 2013 مادە یەکەم مادەی 38 لە یاسای ژمارە 45 ساڵی 2013 ڕەت دەکرێتەوە و ئەم بەڕگەیە جێگیری دەگرێتەوە. کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان پابەندە بە دووبارەکردنەوەی ئەژماری دەستی تەواوی دەنگی وێزگەکان لە سەرانسەری عێراق و بە ئامادەبوونی نوێنەری کیانە سیاسیەکان، هەروەها کارنەکردن بە ئامێری ئەلکترۆنی ئەژماری دەنگەکان و کارکردن بە ئەژماری دەستی دەکرێت. هەروەها جیاکردنەوەی دەستی دەنگەکان سەرجەم ئەو وێزگانە دەگرێتەوە کە دەنگەکانیان ڕەت کراوەتەوە. مادەی دووەم پێویستە کۆمیسیۆن پرۆسەی وردبینی کارتی دەنگدان بکات لەگەڵ راپۆرتی ئەلکترۆنی تایبەت بە بارکۆدی کارتەکانی دەنگدان و بڕیاری پێویست لەم بارەیەوە بدات. مادەی سێم جگا لە دەنگدانی سیستەمی کۆتا ئەنجامی تەواوی وێزگەکانی دەنگدانی دەرەوە و جوڵەی دانیشتوانی لە هەریەکە لە پارێزگاکانی ئەنبار نەینەوە سەلاحەدین دیالە و هەڵبژاردنەکانی ئاوارەکان و دەنگدانی تایبەت لە هەرێمی کوردستان هەڵدەوەشێنرێتەوە. مادەی چوارەم ئەنجومەنی باڵای دادوەری نۆدا دووەر بۆ بەڕێوەبردننی کارەکانی ئەنجومەنی کۆمیسیاران ڕادەسپێرێت و سەرجەم دەسەڵاتەکانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی دەبێت و لابری ئەندامانی ئێستای ئەو ئەنجومەنە و هەروەها لە هەر پارێزگایەکیش دادوەرێک دەست بەکار دەبێت بۆ شوێنگرتنەوەی بەڕێوەبەری ئێستای لەقەکانی کۆمیسیۆن. ئەرکی ئەم دادوەرانە دوای ئەوە تەواو دەبێت کە دادگای باڵای فیدراڵی هەروەک ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران و بەڕێوەبەری ئۆفیسی پارێزگاکانی کۆمیسیۆن کارەکانیان ڕادەگیرێت تا تەواوبوونی لێکۆڵینەوە لە ساختەکاریەکان کە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی ئاماژە پێکردووە. مادەی پێنجەم بەڕگەکانی ئەم یاسایە با سەر هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ساڵی 2018 جێبەجێ دەکرێت. مادەی شەشەم کار بە هیچ دەقێکی یاسایی ناکرێت کە پێچەوانەی بەڕگەکانی ئەم یاسا بێت. مادەی حەوتەم ئەم یاسا لە ڕۆژی دەنگدان لە سەری دەچێتە بواری جێبەجێکردنەوە. وكتبت تقريرها الذي سيعرض على المجلس التصويت على تشكيل هذه اللجنة. هۆکاری دەرچواندنی ئەم یاسایە بۆ بەرقەرارکردنی شەفافیت لە دەرەنجامی هەڵبژاردنەکان و پارێزگاری لە سیستەمی دیموکراسی لە عێراق و پاراستنی پرۆسەی هەڵبژاردنەکانە کە متمانە و پاکی بۆ هەڵبژاردنەکان و دادپەروەری بگەڕێنێتەوە و کارنەکردن بە ئامێری خێرای ڕاگەاندنی ئەلکترۆنی ئەنجامەکانی هەڵبژاردن کە بووە هۆی دەرنەکەوتنی ئەنجامەکان بە شێوەیەکی ڕاستەقینە و ئەژمارکردنەوەی دەستی دەنگەکان، ئامارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان لەلایەن پەرلەمانی عێراق و جیاکردنەوەی سەرجەم دەنگەکان لە سەرانسەری عێراق دوای هەوڵە بەردەوامەکانی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری دێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان ئەگەر سەرەتا بچینە بەغداد لای مامۆستا ئەحمەد. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئێوەکو پەرلەمانی عێراق ئەمڕۆ چەند بڕیارێکتاندا لە ناویشان دوو بڕیاری گرنگ سەبارەت بە هەژمارکردنەوەی سەرجەم دەنگەکان برەزوە لە کارخستنی کۆمیسیۆن. بایەخی ئەم بڕیارانە چییە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس لە جەماوەر و گەلی عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتیەکەم کە ئەمە پەیامێکە بۆ خەڵکی کوردستان. ئەو پەیامە بوو کە ئێمە پێماندانە و بەڵێ نەبوو کەوتمان بە دوواداچوون بۆ هەموو ساختەکاری و ئەو کەموکوڕیانەکەین کە لە پرۆسەی هەڵبژاردنە ڕوویاندا و کۆمەڵی هێز و لایەنی سیاسی هەڵسان بە تەجویزکردن و یاریکردن بە دەنگەکان بۆیە بەڵێن ئێوەماندا کە تا
ئەو شوێنەی ئێمە دەسەڵاتمان هەبێەوە بتوانین کاری تیا بکەین بە دوواداچوونەکەی تا لە ئەمڕۆدا توانیمان ئەو یاسایە هەموارکەین و ئەو برگانی لێکەوتەوە کە بەڕێستان لە راپۆرتەکەتان ئاماژەتان پێک. بەڵێ بەیاخەکەی چیە چ کاریگەریەکی دەبێت لەسەر پرۆسی سیاسی لەسەر دەرەنجامی ئەم هەڵبژاردنە و بڕیارەکەیەوە ئەمڕۆ یاسای هەڵبژاردنەکانتان هەموار کردوێتەوە؟ طبعا هەر لە بیدایەتەوە کاتێ باسی هەڵبژاردنە کراوە ژماردننی دەنگەکان بەدەست ئەو لایەنانەی کە تەزویرەکەیان کردبوو زۆر نیگەران بوون و زۆر ئینادیانەکرد لەم بابەتە. دیارە یەکێک لە بڕگەکان دوای ئەوەی کۆمەڵێک کۆبنەوە کرا لە کۆبنەوەی ئیسtisnایی نائاساییمان کرد و گومانیان هەبوو لە نیساب. ئەمڕۆ خۆیان بۆ خۆیان ئەندامانی یەکێتی نیشتیمانی هاتنە ناو جەلسەکەەوە بەدەستی خۆیان کۆبنەوەکەیان ژمارد و کەزانیان کۆبنەوەکە نیسابی تەواوە بۆیە دەستخۆشییان کرد و کۆبنەوەکەیان بەجێهێشت بۆیە هەژمارکردنی دەنگەکان بە شێوەیەکی گشتی لە هەموو عێراقدا جێبەجێکرێت بە پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە. لە ئەنجامی ئەم هەژمارکردنا ئەو دەنگە تەزویرانە دەرەکەوێت ئەو لایەنە سیاسیانە جار کەس کردبێتی دەرەکەوێت. خاڵی دووەم ئەگەر گۆڕانکاری کرابێت لە ناو سندوقەکانە کە کراوە ئەمە بە تەقاتۆی بەسمە واتە ئەوەی کە دەنگەکەی داوە لەو بارکۆردە و لە ئەوەی پەنجەمۆری کردووە لە یەکێدان بە پێی نظامێکی ئەلکترۆنی کامە کەشفێکە ئەو دەنگانە کێ داوێتی وایە دووبارە بووەتەوە و ئەگەری ئەوەی کە قەزا زیاتر داکۆکی بکات لەم بابەتە ئەوانەی کەوا پەنجەمۆریان زیاد لە جارێک کردووە یاخود ئەو تەزویریان کردووە لەوانەیە حکم بدرێن بە لە 5 ساڵ زیندانەوە تاوەکو 15 ساڵ. بە شێوەیەکی گشتی ئەو دەنگە تایبەتەکانی لە هەرێمی کوردستان ئاکراوە کاوە بەڕێژەوێکی زۆر بەرچاو گەندەڵی تیاکراوە و تەزویری تیاکراوە بۆیە هەموو دەنگەکان ئێلغا کرانەوە. دەنگی خارج کە لە دوو وڵات بە تایبەتی لە ئەڵمانیا و لە ئوردون کڕین و فرۆشتنێکی زۆری پێوە کراوە بە تەزویرێکی زۆر ئاشکرا کراوە زۆر بە شێوەیەکی ناشرین و تەزویرە کراوە. ئەمانە هەڵۆشاونەتەوە جگەل لەوەی کەوا حرەکەی نازحین یا دەنگدانی مەشروط ئەوەی کەوا وەسایقی دەنگدانی پێ نەبێت کە بە مەرج هەر وەسیقەیەکی تری پێ بوو بێ دەنگی داوە کە ئەمەش لە هەندێک ناوچەی وەکو ئەمبار و سەلاحەدین و دیالە و مووسڵدا با بڵێن تەزویر کراوە ئەمانەش هەموو هەڵۆشانەوە جگەلەوەی کۆمیسیۆن نەهێڵرا دیسان پەردەپۆشی ئەو تەزویرانە بکا کە خۆی سەرپەرشتی کردوون لە ئێستادا کۆمەڵێک دادوەردانرێن لە شوێنەکانان تا ئەو کاتە یەکلا بێتەوە و ئەم تەزویرە دەرەکەوێ بۆ ئەوی دوای ئەمانش بە لە ڕێی دادگاوە سکاڵیان لەسەر تۆمارەکرێ یا داواکاری گشتی داوا لە دژیانە زوڵێنێ بۆی ئەمانی سزای یاسایی خۆیان وەربگرن. ئەو ئەمەلە بوو کە گەڕایەوە بۆ خەڵک کە پەرلەمانی عێراق پەرلەمانێکی بەڕاستی ئەکتیڤە پەرلەمانێکی چالاکە بەهۆی ئەو هێزە سیاسیانەی کە لە دوای ئەم پرۆسەوە بوون توانیان دوجار بڕیاری گەل سەرکەوێ دژی بڕیاری تەزویرچیەکان خوازیارم بتوانینەوە بڕیارە دەرچوونەکەی چەند گرنگە جێبەجێکردنەکەی لەو گرنگترە. بەڵێ زۆر باشە بەس مامۆستا وەکوەوەی کە هیچ هەوڵێک کەبوو لەلایەنەوانەی کە تەزویریان کردووە بۆی ئەمڕۆ کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراق شکستی پێبهێنن هیچ هەوڵێکی وا لە ئارادا بوو لەلایەنە تەزویرچیەکان؟ بەتەکید ئەوان یەکەم هەنگاو کە هەوڵیان دابوو کە کۆمەڵیاندان پەرلەمان نێڵن بۆ نمونە ئەو دوو هێزە سیاسی هەرێمی کوردستان پارتی و یەکێتی یەک ئەندامیان ئامادەی دانیشتنەکە نەبوون لە بەغدا مەسەن سایرون بەشدار نەبوو لە دانیشتنەکە کۆمەڵێک کوتلەی دیکە نیوەیان ئامادە بوون ینی کەم تا زۆرێک هەندێک لە کوتلەکانی دیکە ئامادە نەبوون بەڵام ئەوەی بە شێوەیەکی ڕەها ئامادە نەبوو تەنها پارتی و یەکێتی بوو لە هەرێمی کوردستان و کوتلەی سایرین بوو لە بەغدا بەڵام پەرلەمانتارەکانی کوتلەکانی دیکە ئامادە بوون و قسەیان لەگەڵ زۆرێک لە پەرلەمانتارانەکانی دیکەش کردبوو کە نێن و بەڵێنیاکیان پێدابوون بەڵام دوجار دەنگی خەڵک سەرکە و دەنگی گەل پارسەنگی دەنگی تەزویرچیەکانی هێنایەوە و ئامادەبووان زیاتر لە نیسابی قانونی کە بە پێی ئەو سەرچاوانەی کە لە ناو پەرلەمانە باسییان کە 178 ئەندام ئامادە بوو. بەڵێ بەس بەڵێنیەوەش تەزویرچیەکان بەڵێنیەوەشیان پێدابوون بەڵێنی ئیمتیازات بە پەرلەمانتارن بۆی بەشداری دانیشتنەکەنەکەن؟ ئەوەمان بیست کە بەڵام ئەوە مەسەن تەسبیت ناکرێت لە ئەمەوە سابت نابێ هەندێک لە پەرلەمانتاران وایانەوت
ئەوە مێنێتەوە بۆ کاتی خۆی کە و پەرلەمانتارانەی ئەوەیان پێوتراوە خۆیان با بڵێن ئاشکرای بکەن. بەڵێ سوپاس دەکەم دواتەکەم لای بەرزت کاک دکتۆر جەنابیش بەخێر بێ سەبارەت بە دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق چی پێگوتین لەبارەی هەوڵی چوار لایانی سیاسی لە کوردستان کۆمەڵی ئیسلامی بستنەوەی گۆڕان یەکگرتووی ئیسلامی هاوپەیمانی. بەڵێ سوپاس بۆ ئێوە سڵاو و ڕێزم بۆ مامۆستا ئەحمەد وە سڵاویش بۆ هاوڵاتیانی کوردستان. دیارە ئەم دانیشتنەیە جگار گرنگ بوو لە ڕووی سیاسیەوە لە ڕووی یاساییەوە. ئێمە هەردوانزەی مانگ لە ماوەی یەک دوو کات ژمێردا بۆمان دەرکەوت کە تەزویر کراوە کە ئەنجامەکان گۆڕاوە. هەر ئەو شەوە کۆمەڵی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵ و یەکگرتوو هاوپەیمانی کۆبوونەوەیان کرد و هەر ئەو شەوە ئەنجامەکانیان ڕەت کردەوە و وتیشیان ئێمە هەموو ڕێگایەکی یاسایی سیاسی دیبلۆماسی ئەگرینە بەر بۆ ئەوەی کە و مەدەنی ئەگرینە بەر بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە هەڵۆشێتەوە ئەم پرۆسەیە سەر نەگرێ. ئەمە ئەنجامی ئەو هەوڵە سیاسی دیبلۆماسی یاسایانەیە کە بە درێژایی ئەم ماوەیە لە دوای 12 مانگەوە لەلایەن ئەم لایەنانەوە بەڕێوە براوە. ینی ئێمە لە کوردستان لە ڕۆژی یەکەمەوە هاوپەیمانەتیەک یاخود بەرێکمان پێچێنا بۆ بەرگریکردن لە دەنگی خەڵک لە هەمان کاتدا لەگەڵ قونسوڵگەریەکان لێرەوە لەگەڵ باڵێسخانەکان لە بەغدایە گفتوگۆمان کردووە ئەو بەڵگانەی کە هەبوون ڕۆژانە دەستمانەکە بۆمان ئەناردن و بە ئاشکرا ڕاگەیەنراویشمان هەبوو بۆ دنیای دەرەوەش و لە ڕاگەیاندنی دەرەوەشە ئێمە ئەم بابەتەمان وروژان و قسەی لەسەرکرا لە ڕاگەیاندنی عەرەبی و لە ڕاگەیاندنی ئەمریکا و ئەوروپاشە. لە هەمووشی گرنگتر لە ناو خودی کۆمیسیۆنەوە دکتۆر سعید کاکەیی کە دەورێکی گرنگیە بوو چکە ئەگەر ئەو قسەی نەکردایە ئەو بەڵگەکانی لە ناو کۆمیسیۆنەوە نەخستاتە ڕوو تۆزێ قورس بوو کە ڕووداوەکان بگەن ئەوەی ئەمڕۆ ئێمە یاسایەک دەربچێت کە هەموو ئەو ئامانجانەی ئێمە هەمان بوو تێدا بەدی هات و ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئەو ئیرادەیە و ئەو خۆڕاگری کە ئەم لایەنانە هەیان بووە بە پشتیوانی ئەو دەنگدەرانی کە دەنگیان پێیاون سەرکەوتنێکی گەورەی بەدەستێناوە. بەڵام من هاوڕام لەگەڵ مامۆستا کە زۆر گرنگە ئێستا ئێمە هەوڵێکی سیاسی دیبلۆماسی گەورە بین بۆ ئەوەی ئەم یاسایە جێبەجێ بکرێت و بە جێبەجێکردنی ئەمە پرۆسی هەڵبژاردن و پرۆسی دیموکراسی تا ڕادەیەک یێتەوە سەر شوێنی خۆی. ڕەنگە هەندێک گرفت دروستکە هەندێک لایەن دژی بوەستنەوە بەڵام ئەگەر ئەمە سەری بگرتایە دەتوانانی بڵێ کە پرۆسی دیموکراسی و هەڵبژاردن بە تەواو یەکەوتەشە پرسیارە لە کەواتە پێ دوای ڕۆڵی ئەو چوار لایەنەیە کەوای کرد بۆ نمونە بەرەی دژە تەزویر لە ئاسی عێراق بەرفراوان بێ هەتاوەش کە مەسەلەی تەزویر بێتە بە مەسەلەیەکی نێودوڵەتی بۆ نمونە لە کۆمەڵگەی ئەنجومەنی ئاسایشە باز لە مەسەلەی تەزویر بکرێ. بەڵێ ئەوە خاڵێکی ئەجگار گرنگە کە باسی کرد. تەڵان ئێمە تەنها ئەم لایەنانەی کوردستان بووین لە هەموو عێراقا وەکووتم لە ڕۆژ یەکەمەوە ئەنجامەکانمان ڕەت کردووتمان تەزویر کراوە و بەڵگەکانیشمان خستە ڕوو. دواتر نەتەوە یەکگرتووەکان کە زۆر بەدەگمەن لێدوانی هەیە لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان ڕاگەنراوێکی هەبوو داوای کرد کە بە وردی لێکۆڵینەوە بکرێت لە ئەنجامەکان لەلایەن کۆمیسیۆنەوە تەنانەت ئاماژەی بەوەدا بوو کە سەقامگیری و ئاشتی عێراق کردو مەترسیەوە ئەگەر ئەم هەنگاوە نەنرێ و خود دیهاتنی برێتمە گۆرک و باڵوێزی ئەمریکا و قونسوڵی ئەمریکا و کۆبوونەوەی لەگەڵ ئەم چوار لایەنە مامەڵەکردن بوو لە ئاستی نێودەوڵەتیە لەگەڵ ئەو هەڵوێستە و ئەو بڕیارەی ئێمە هەمان بوو بۆ ڕەتکردنەوەی ئەو ئەنجامانەی کە پێمان وایە تەزویر و ساختەکاری گەورە کراوە دەستکاری کراوە ئێستش سلمێنرا ئەمڕۆ. دواتر حکوومەتی عێراق بۆ خۆی لیژنەیەکی پێکێناوە ئەم لیژنەیە دوێنێ ئەو ئەنجامانەی کە پێی گەیشت بوو بڵاو کردەوە کە بە ئاشکرا باسیەوەکە کە تەواوی کۆی سیستەمەکە دەستکاری کراوە و قابلی ئەوە بۆ کە هاک بکرێت و دەستکاری بکرێت و ئەمەی پەرلەمانیش ئەمڕۆ یعنی ئەو هەوڵانەی هەبوون و ئەو هەڵوێستە یعنی ئەگەر ئەم لایەنانە لە کوردستان قسەیان نەکردایە ئەگەر لە کۆمیسیۆنەوە قسە نەبووایە و جوڵە سیاسیەکان دەستی پێ نەکردایە ینی ئەستەم بوو ئەو لایەنانەی عێراق بەتەنها بتوان ئەو کارە بکەن. بەڵام چۆن توانرا بۆ نمونە ئەو بەرێ دروست بکرێ بۆ نمونە لە عێراقا ئێستا ئەو لایەنانەی خاوەنی 15 پەرلەمانتارن لە عێراق بزنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی چۆن توانرا بۆ نمونە بەرفراوان بکرێ ئەمڕۆ 173 پەرلەمانتار بەشدار بن و دژ بە تەزویر بوەستنەوە. بەڵێ تەمانێکی لەو شتانەی کە ڕوویاوە ئێستا کە زۆر بەدەگمەن پێشتر هەبووە ئەوەیە کە لەم پرۆسەیە چ کورد چ سونە چ شیعە هەموو لایەنەکان ئەمڕۆ بەشدار بوون ینی ماوەیەکی زۆرە بێت ینی لە سەرتاوە کە عێراق دوای 2023 دروست کرایەوە سونە زۆر جا پەراوێز بوون ماوەیەکی زۆری شەبێت کورد لە پەراوێزی ڕەوشەکەیە بۆ تایبەت پێش ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆم ئەمڕۆ هەموو لایەنەکان هەموو پێکاتەکانی عێراق دژی تەزویر وەستانەوە هۆکەشی ئەوە بوو کە وەکوتم ئێمە هەڵوێستەکەمان خسە ڕوو بەڵام لە هەمووی گرنگتر
ئێمە ئەو بەڵگانەی کە هەبوو خستمانە ڕوو و ئەو تیمانەی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی یەگرت و ئیسلامیش کە لە بەغدا بوون ڕۆڵێکی گرنگیان هەبوو چ لە پەرلەمان چ لە ئەنجومەنی وەزیران. بەڵێ سوپاس دەکەم. مامۆستا ئەحمەد ئەگە بگەڕێم وڵای بەڕێز سەبارەت بە مەسەلەی جێبەجێکردنی یاساکە لەکەیەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوەکەی دەست دەکرێت بەوەی کە دەنگەکان لە سەرچەم عێراق بەدەستی هەژمار بکرێنەوە ئەم کۆمیسیۆنش کە لە کار خراوە لەمڕۆ ناتوانێت ئیشوکارەکان بەڕێوە بات؟ بە دڵنیاییوە تەبان نەگەر ملاحەزەی یاساکە بکەی ئێمە زۆر بەوردی دراسی ئەو یاسایە کرا چونکە یاسا کە لە پەرلەمان هەموارەکرێت پێویستە سەرۆکۆمار واژووی لەسەر بکات لە وەقای عەلاقەیە بڵاو کرێتەوە اینجا کاری پێکرێت بەڵام بۆ ئەوەی لەو ئیشکالیەتە دەرچین یەکێک لە فەقەرەی یاساکان ئەڵێ ئەم یاسایە لە ڕۆژی دەرچوونیەوە کاری پێکرێت کەواتە ئەو عەرقەلەیەمان نێشتووە کە ئەگەر سەرۆکۆمار چون کە لەم ماوەیە بریتی بوو لە بەشێک لەو ڕێگریانەی کە ئەویست لە دەنگەکان هەژمار نەکرێتەوە بۆ نمونە داوای تەفسیری لە محکەمەی ئیتیحادیە کرد کە نادرێن سەرۆکۆمار داوای تەفسیرەکە لە محکەمەی ئیتیحادی بۆ ماوەی 4 ساڵی پێشوو ئەمە یەکێکە لە ئەو قەزیانەی کەوا نەهێڵرا ئەو گرفتە بمێنێک. بابەتی دووەمیان مەسئلەی دادوەرەکان لە هەموو شوێنەکانە مەسەلەن مەکاتبی محافەزات نەماوە چونکە ئەو تەزویرە کە کراوە بە سەرپەرشتی مدەرای مەکاتبی محافەزات کراوە یعنی لە سلێمانیە لە هەولێرە لە دۆکە لە بەغدا بەرپرسی کۆمیسیۆن لەو شوێنە زۆر ئاگاداری بابەتەکە بۆیە یەکێک لەو خاڵانەی ترکەوە معالەجە کرا یەکسەر ئەو بەرپرسە تەجمید کراوە و دادوەرێک ڕاتە شوێنەکەی دادوەریش ڕاستە لەمانەیە مەیلی سیاسی هەبێ بەڵام دوجار دادوەر جۆرێک لە احترامی خۆیەگرێت جۆرێک لە احترامی پیشەکە یەگرێت بۆیە ئەو بابەتە گۆڕاوە بە دادوەر بۆیە جێبەجێکردنی یاساکە هاوڕام لەگەڵ برای بەڕێزم جەنابی دکتۆر هۆشیار کە ئەبێت دیسان چۆن هەوڵە دیبلۆماسی و سیاسی و ئەکادیمیەکان ماقسەکار بە هەمان شێوە داکۆکی بکەین لەسەر ئەوەی کە ئەبێ ئەم یاسایە چۆن دەرچوو وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەگەر وەکو خۆی جێبەجێ نەکرێ وا کەم و کوڕی دروستەکە بۆیە ئەبێ لە ئێستەوە ئەو هێزە سیاسیانەی کە لە پشتی ئەم دەرچواندنی ئەم یاسایەوە بوون لە ئێستا هەمانگیەکی زیاتر لە بەینانە بێ بۆ نمونە غورفەیەکی عملیات دروستکەن غورفەیەکی عملیاتی مشترک چۆن بۆ کەشفکردنی تەزویر و یاریکردنەکان دروستیان کردبوو لە ئێستادا غورفەیەکی عملیاتی بەتواناتر کە پێگاتبێ لە ئەندامانی لە ئاستی مەکتەب سیاسیە کە بەردەوام لە کۆبوونەوە بن بۆ ئەوەی بتوانن فشارەکانیان زیادکەن و هەوڵ بدەن کەوا بێن لە بەغدا ئەو وەفدە سیاسیە لەگەڵ هێزەکانی ترا بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە. بەڵێ بەس مامۆستا سەبارەت بەوەی کە ئێستا ئێوە یاساکە لە ئەمڕۆوە بڵین لە بەیانی دەچێتە بواری جێبەجێکردنەوە یاخود دیاریکردنی دادوەرەکان کێ دادوەرەکان دیاری دەکات بۆ نمونە ئێوە بەڕێزوتت بۆ نمونە بەرپرسی کۆمیسیۆن لە سلێمانی تەجمید کراوە لە هەولێر بنوم لە شارەکانی تر کە بەرپرسی نووسینگەی پارێزگاکان تەجمید کراوە لەکەیەوە ئەمە دەچێتە بواری جێبەجێکردنەوە یاخود کێ و دادوەرە دەستنیشان دەکات؟ خۆی لە ڕاستیان ناوی دادوەرەکان لە پەرلەمان حازر بوو بۆی دەنگدانی لەسەر بکەین بەڵام لەبەرەوەی کۆبنەوەکەی ئەمە کۆبنەوەیەکی نائاسایی بوو تەنها بۆ مەسەلەی ئەو یاسایە دانرابوو لە ڕووی قانونیەوە نەیەکرا مخالفە بوو کە دەنگدان بکرێت ئەگینا ڕۆژی شەممە کۆبنەوەی دیکەمان هەیە بۆ دەنگدان لەسەر ئەو نۆ دادوەرە کە سەرپەرشتی کۆمیسیۆنەکەن و ڕۆژی شەمە ئیجراعاتی تر بەرامبەر بەو بابەتە دەست پێکا لە کۆبنەوەکانە تاوتوێ و بابەتە کرێت دوایەوەی لیژنەی تەخەسی حەقایق راپۆرتەکەی خوێنێتەوە ئەو بابەتە تاوتوێ کرێ و دەنگی لەسەر دێت. بەڵێ بەس وەکو تەجمیدکردن ئەوانەی کە بۆ نمونە دوایەوەی کە تەجمید کران بەرپرسانی کۆمیسیۆن دوایی ڕوبەڕووی دادگاش دەکرێنەوە ئەگەر ساختەکاری ئاشکرا بوو؟ جا فەرقەکە لەوەی کەوا ئیعفا نەکراون یعنی نەبەخشراون لە پۆستەکەیان تەجمید کراون ئەمە لەبەرەو ئەساسەیە کە کۆی پەرلەمانتاران و یاساناسەکانی ناو پەرلەمان و بەتایبەتی لیژنەی یاسای ئەوەیان بۆیە هێشتۆکو تەجمید بیان لێڵنەوە تاوەکو ملاحەقەی قەزایی بکرێن هەمویان ڕوبەڕووی دادگا بکرێنەوە لە ئەنجامی ئەو تەزویرەی کە کردویانە سزای یاسایی خۆیان وەربگرن. بەڵێ بەس سەبارەت بە مەسەلەی جیاکردنەوەی دەنگەکان بەدەست پێ دوایە کاریگەری هەبێ کە ئێوە لە سەداسەتیش دەنگەکان جیا بکەنەوە دەستکاری ئەم سندوقان نەکراوە کە هێزێک تەزویر بکات دەستکاری سندوقەکانیش ناکات ئەمە نەتیجەی دەبێت کە ئێوە ئەمڕۆ بڕیارتان لێداوە؟ دەستکاری سندوقەکان کراوە بەزەوەمان لەبیر نەچێت کە هەر چوار هێزە سیاسیەکان هەموو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان
سوورەی زەوئیان هەیە کە ئەو دەنگانەی چۆتە ناو سنووقەکە هەیەە دوای ئەوەی دەستکاریش کراوە بۆیە ئەوان لە ئێستادا ناتوانن دەستکارێکی دیکە بکرێ و ئەو بارکۆتە تەزویرانشمان لایە ئەو چوار هێزە سیاسیە لایەنە و دەنگە دووبارەکان لایە و بۆ ئەوەی لەوەش بەهێزتر بێ یەکێک لە فەقەرەکان ئەوەیەکەوە مطابقەی ئەسابع ئەکرێ ینی ئەو بەسمەیە کە کراوە ئەو پەنجەم وەرە لەگەڵ ئەو بارکۆردەی لەسەر ئیتیمارەی دەنگدانەکە هەیە ئەوە مطابقەیە کرێتەوە لەوەشان مخالفە بێ دیسانە و دەنگە پوچەڵەکرێتەوە و دوور نییە ئەو لایەنە سیاسیە نەقرێتە لیستی ڕەشەوە و لە هەڵبژاردن مەحروم بکرێ و نێڵن هیچ یەکێک لە نێرەکانی بگاتە پەرلەمانی عێراق. بەڵێ سوپاس دەکەم کاک تور سەبارەت بەوەی کێ خازانجەکە لەم یاسا و هەموارکردن و یاسای هەڵبژاردنەکان لە پەرلەمانی عێراقەوە یاخود شەڕیەوە لەسەر پۆستە یاخود مەسەلەی گێڕانەوە ئیرادەی ئەوەی کە ئەم چوار لایەنە دەستیان داوەتی. بەڵێ دیارە گومانیتیانە بەم وایە بۆ خەڵکی کوردستانیش ڕوونە یەکێک لەو شتانەی کە لەم چەند ساڵەیە بە بەردەوامی ڕوویەوە زۆران بازێکی گەورە بۆ لە نێوان ئەو دوو برەیە کە بەرەیشان بەرەی خەڵکە بەرەیەشیان بەرەی دەسەڵات بووە لە کوردستان دێشەتی و پارتی بوون سەرڕای ئەو هەموو ناکوکی هەیەە سەرڕای ئەو هەموو شەڕی دژیە کردویانە بە بەردەوامی لە یەک شار کۆک بوون کە چۆن ئۆپۆزیسیۆن لاواز بکەن بەڵێ کە چۆن ئۆپۆزیسیۆن لاواز بکەن نەنی لە ڕووی ئابووریشەوە ڕەوشەکان بە ئاراستەیەک بردەوە داڕوخانێکی ئابووریوان دروست کردو کە هاوڵاتیانی ئێمە هیوا و ئومێدیان بە گۆڕانکاری نەمێنێ ئەم تەزویرە هەنگاوێکی تر بوو لەو هەنگاوانە بەڵام ئەوەی ئەوان بەوردی حسابیان بۆ نەکردبوو سووربوونی ئێمە بوو لەسەر ئەو پرینسیپانەی لەسەری دامەزراوین و ئەو بەڵێنانی بە خەڵکی کوردستان داومانە لە هەمان کاتە ئەوان ڕەنگە هاوکێشەی نێودەوڵەتیشیان وەکو پێویست سیر نەکرد بێت چکە لەگەڵ کۆبوونەوەی هەندێک لەو لایەنەی تەزویریان کردووە ئەمریکا و خودی برد مەگۆرک لە کۆبوونەوەی کە لەگەڵ سەرکردەی ئەم چوار لایەنە کۆبووە دواتریش ئێمە کۆبوونی تایبەتمان هەبوو دوور لە کامێرا باسیێوان کردووە کە ئێمە سوور بین لە سەر سکاڵاکانمان ینی پێشتر ئەیان گوت بۆ نە 2014 ئەمڕۆ ئەبێ ئێوە بڕیار بەم بچنە بەغا پشتیوانی فلان لایەن بکەن یا فلان کاندید بکەن بۆ سەرۆکۆزیران و تەواو ئەمە سیاسەتی ئەمریکایە ئەم جارە پشتیوانی ئەوە بوون و بەوردی لەسەر خات بوون بۆ ئەوی کە ئەو تەزویرە بەو ئاسانیە تێنەپەڕێ لەبەرەوە ئەمە گومانیتیان نیە ڕۆڵی ئەوانیشی تایە ڕەنگە لە پشتی پەردەوە چونکە ئەمریکا دوایەوەی شکست بە داعش هات لە ڕووی سەربازیەوە بەرنامەیەشی ڕوونی هەبووە لەگەڵ هەندێک لە وڵاتانی ئەوروپی کە عێراق بە ئاراستەی چاکسازی و گەشەپێدان و بنیاددانەوە بڕوە ئەم تەزویرە و هەڵبژاردننی کاندید و پەرلەمانتاری تەزویر بە شێوەیەکی نایاسایی دەستپێچێکە کە تەواوی ئەو پرۆسانە لە ناوە بات لەبەرەوە پێم وایە ئەوانیش ڕۆڵیان هەبووە و ئێستا ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئێمە بەردەوامین لە هەوڵەکانمان تاکو ئەم یاسایەوەکو خۆی جێبەجێکرێت و ئەو لایەنانەشی کە تەزویرەکەیان کردو ڕوونانی لە ڕۆژی یەکەمەوە هاوڵاتیانی کوردستان زانیان تەزویر کراوە چونکە ئەمە کاریگەری هەبوو لەسەر یەک بەیەکی هاوڵاتیان یعنی پێویستی نەکرد ئێمە یا ئێوە یا کەناڵێکی دیکە یا کەسێکی دیکە بێتە سەر تەلەڤیزیۆن بڵێ تەزویر کراوە چونکە خەڵک خۆی چۆن لە بنکەیەک دەنگیا و دانکەی دەزراوە ینی دەنگی خۆیتیان نیە لەبەرەوە ئەمە کاریگەری هەبوو لەسەر یەک بەیەکی هاوڵاتیان و معانەت یەک بەیەکی هاوڵاتیان بوو بە شێوەیەک کە هاوڵاتیانی خستە پەرۆشیەکی گەورەوە و لە دوای ئەوەشەوە بە بەردەوامی ئەوان هەوڵیان ناوەکە یەکەم پەردەپۆشی و تەزویرە بکەن و هەوڵیان ناچوونە بەغا گەشتیان کرد بۆەوەی کە گفتوگۆ بکەن و حکوومەت پێک بهێنەوەی کە ئیترەمە تەواو بۆ ڕۆیشتەوە بۆیان چۆتە سەر و ئاهەنگیان گێڕا لە دوای ئەوەشەوە یەک بەیەکی ئەم قۆناغانەی کە ئێمە کارمان کردو ئەوان دژی وەستاونەتەوە بەو هەنگاوانەشی کە لە پەرلەمانە هەبووە بەوەی کە یەکەم بەشداریان نەکردووەم ئەوەی کە پێیان کراوە کردویانە بۆ ئەوەی کە ئەم کۆبوونانەوە پێویست نەکردنەوە سەرنەگرێ بۆنەوە کۆبوونەکانی پەرلەمانی عێراق بەڵێ هەموو ئەو هەنگاوانیان ناوە بەڵام ئەمانە دوجار بوون بە کەمینە چونکە وەکتم ئەم دەستێوەردانە ئەم ساختەکاریە کاک حەکیم یاریکردنە بە ئاساییشی یاریکردنە بە ئاساییشی نەتەوەی عێراق ینی ئەو لیژنی کە حکوومەتی عێراق پێکی هێنا خۆ حەیدەر عەبادی خۆی بەتەنها دەنگی باشی هێناوە لەگەڵ هەولانێنانی دیکەوە سەرەتاش ئەنجامەکەی قبول کرد بەڵام دواتر کە ئەو لیژنەیە کۆبەوە ئەو گەیشتووە بۆ ڕاستیانەی کە بڵاو بووە ئەمانە ینی نەکتەنها لە ناوخۆ ناوچەکەش و لە ڕووی نێودەوڵەتیی و دەستکاری ئەنجامەکان کراوەتە پرسی ئاساییشی نەتەوەی عێراق پرسی سەروەری عێراق پرسی عێراق وەکو دەوڵەت لە مەترسیایە لەبەرەوە ئەو دامەزراوانە کەوتونەتە کار لەبەرەوە ئەوانەی کۆمیسیۆنیش کە بەشێک بوون لەم پرۆسەیەوە ئاگاداری بوون قۆناغ بە قۆناغ و بەشێکیان پارەیەکی زۆریان وەرگرتووە لە بەرامبەر ئەوەیە بۆیە وتم ڕۆڵی دکتۆر سەعید کاکەی گرنگ بووە ئێستا دەرکەوتووە کە ئەم هەنگاوانە چۆن کراوە
وەکو مامۆستا ئەحمەد یوشتی لەوە دەرچووە کە بتوان جارێکی کە ئەنجامەکە بگۆڕن چونکە یەکەم بەوێنە هەیە ئەو دەنگداننی ئەو ڕۆژە کراوە دووەم لە یاساکەشە هاتووە کە ئەبێ ئەو بارکۆدانەی کە ئەو ڕۆژە دەنگی پێدراوە حساب کراوە تام شەو ناتوانن بچن بە بارکۆدی تازە بە وەرەقەی تازەگە لاشیان بێ جارێکی تر ئەنجامەکان بکۆ باشە بەس بەشدارینێکرد نیێوان بۆ نمونەیەکێتی و پارتی لە کۆبوونەوەکەی پەرلەمانات هاتنە ژوورۆی ئەندامێکیان کە ژماری پەرلەمانتارەکانی ژماردووە چیمان پێدەڵێ لەبارەی ماهیەتی ئەم دوێزە زیاتر ئەوە بۆ خۆیان سەلمان کە پرۆسەیەکی تەزویری بەرفراوانیان کردووە ئەزانی تەزویرەکە هیچێک بلەو بابەتانەی کە ئەمە وەکو ژووری دیبلۆماسی لەگەڵ وڵاتان لەسەر خەت بووین قۆنسوڵخانە چ باڵێرزخانەیەکی بلەو بابەتانی کات حەکیم بەڵگەی ناویست چکە بۆ خۆیان لایەن بوو بۆ خۆیان پرۆسەکەیان بەڵێ لایەن بووە دوام ئەوان حزۆرێکی گەورەی هەواڵگریان هەیە لە هەمان کاتا ڕاپرسیان کردووە ئەزانن قورسایی لایەنەکان چۆنەوە ئەوەی یەکێتی و پارتی کردویانە یەکەم تەزویر بووە لە ئەم لایەنانە پێکەوە لە سلێمانی و لە هەولێر دووهۆک و لە کەرکووکیش و لە سەلاحەدین و مۆسڵیش دووەم تەزوریشان لێ کردووە ئێمە بینیمان لە ڕۆژی یەکەمەوە ئەنجامەکانیان ڕەت کردەوە لە سلێمانی ئەوانەی پارتی ئەوانەی یەکێتیش ئەوانەی دهۆک و ئەویان ڕەت کردو هەتا ئەوانەی پارتی نەنی بە شێوەیەکی گاڵتە ئامێز و گاڵتە جاری و گاڵتە پێکردن و تیانە و کورسەکان لەت بووە بابی بن بۆ لای نەجار شاشی کەنەوەنی گاڵتەشان بەوەکرد لەوەر تەزویریان لە ئەم لایەنە نەکرد تەزویریشان لە یەکتری کرد بۆیە نەیانتوانی پەردەپۆشی بکەن چکە تەزویرەکە لە حەجمێکایە ئەنجامەکەی گۆڕیوە بە شێوەیەک ئەو لایەنەی براون کردوونی بەلایەنی دۆڕاو ئەوانەی کە دۆڕاون کردوونی بەلایانی سەرکەوتو بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکمان هەیە دواتر دەگرێنەوە لای میوانەکەمان لە بەغداد لەگەڵمان بێن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. برنج و ڕۆنیقو ئەگەرەتەوێت سفرەوخوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێت و دڵی برنج و ڕۆنیقو هەڵبژێرە. برنجی قو 11 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنیقو بەکاربێنە. برنج و ڕۆنیقو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارە گەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ خۆت بۆ ڕناگیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێ خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە. فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە.
ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانەبن بێبەش برنج و ساوار شعری و چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە هێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان. مامۆستا ئەحمەد سەبارەت بە کاردانەوەی لایەنەکان ئەوانەی کە تەزویریان کردووە پێتان وایە کاردانەوەیان چۆن دەبێت بەرامبەر بە و بڕیارانەی کە لە پەرلەمانی عێراقەوە دراوە کاردانەوەکانی ئەوان کاریگەری دەبێت لەسەر جێبەجێ نەکردنی ئەم هەمواری یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق؟ وڵی کاردانەوەی ئەوان قەناعەتم وایە ئەوە سراعەکە لە بینی حەق و باتڵە لە بینی خێر و شەڕدا لە بینی بەرەی گەل و بەرەی دەسەڵاتدا یا بەرەی تەزویر لێکرا و بەرەی تەزویرکەردا ئەمە بەردەوامە. بەڵام تا ئێستا تەبان ڕێتمەکە گەر یەکێک خوێندنەوەیەکی ورد بکە سەرەتا بابەتەکە زۆر بە هێمنی ئەڕۆی زۆر بە سانایی ئەڕۆی زۆر بە ناڕەحەت با بڵێن نیسابمان بۆ کۆ بوویەوە و ئەنجومەنی وەزیران هیچ هەماهەنگیەکی بەو شێوەیە نەکرد. بەڵام لە 3 ڕۆژە ئەنجومەنی وەزیران لە بەرزترین ئاسیا مەسەن 5 دەستگا هەیە لە عێراقا مخابراتی گشتی ئەمنی وەتەنی ڕقابەی مالی لەگەڵ موەسسەی نەزاهە لەگەڵ ئەمنی انتخابات ئەو 5 دەستگایە 5 دەستگای زۆر حساسن هاتوونەتە سەرخەت جگەلەوەی حەیدەر عەبادی خۆی هاتوۆتە سەرخەت. بۆ تەواوکاری قسەکەی جەنابی دکتۆر ئەمڕۆ سەفارەتی ئەمریکا پەیوەندیان کرد بە منەوە کە زۆر بە وردی متابعەیەکەن و ئاڕاستەکە پێچەوانە بۆ تۆ ئێستا هەوڵێکی نێودەوڵەتی یا پشتگیریەکی نێودەوڵەتی و ئەقلیمی دروست بووە بۆ ئەو هێزانەی کە تەزویریان لێکراوە چونکە ئەوان دوجارەیانەوێ وەزعی عێراق وەزعێکی مستەقر بێ. ئەمە استراتیجیەتی هێزە ئەمریکیەکانە هێزە ئەوروپیەکانە دوجاریش ئەو هێزە ئەقلیمیانەیە کە لە منتیقەکەیە چونکە ئایانەوێ استقرار لە منتیقەکە بێت. ئەم تەزویرکردنە استقراری ناهێڵە ئەم تەزویرکردنە ئەگەری ئەوەی هەبوو کە پشێوی دروست بێت بۆیە لە ئێستادا هەڵوەشاندنەوەی تەزویرەکە بە ئاڕاستەی استقرارە ڕوا بۆیە ئەمان هەموو پشتگیریەکیان بۆ دروست بووە. بۆیە ئەوان لەوانەیە هەوڵی خۆیان بدەن لە ڕێگەی مەحکەمەی ئیتیحادیوە لە ڕێگەی بۆ نموناگەر یاساکە پێویستی بەوە بۆ سەر کۆمار واژووی بکردایە لەوانەیە لەوێ عەرقەلەیان دروستکە. بەڵام ئێمە نەمانەیە چونکە یاساکە لە ڕۆژی دەرچوونیەوە کاری پێکرێت هەموو ڕێکارەکانمان گرتووەتە ئەستەوە بەردەوامە بین و سوورە بین لەسەرەوەی ئەو یاسایەوەکو خۆی جێبەجێ. بەڵێ بەس مامۆستاوەکو هیچ کەلێنێکی تێدایە کە بۆ نموناوان بتوانن لە دادگای فیدراڵی یاتانەی لێ بدەن و کاریگەریە بێ لەسەر جێبەجێ نەکردنی ئێوە لە ڕووی یاسایەوە حسابی ورتان بۆ ئەم پرسە کردووە؟ طبعاً بۆ معلوماتی بەڕێز پەرلەمانی عێراق کۆمەڵێ یاساناسی زۆر بەتوانای لێیە ئەنجا ئەم یاساناسانە هەمویان پەیوەندیان بە موەسسەی قەزاوە کردووە بە دەستگای دادوەریوە کردووە بە مەحکەمەی ئیتیحادیوە کردووە حتا بە کۆمیسیۆنی باڵایانەوە کرد چۆن بتوانین ئەگەر ناو سنووقەکان گۆڕابوو چی حاڵەتێ بکەین ئەوان پێشنیاریەوەیان کردکەوە تەتابقی بەسمە و بارکۆردی ئەو وەرەقانەی کە دەنگدانەکەی لێکراوە ئەمانە هەموو دیراسەیەکیان کردبوو اینجا یاسایان هەموار کردوەوە بۆیە پێم وانە فەجویان بەجێهێشت بێ و ئەگەر فەجوەیە یا کەلێنێکیان بەجێهێشت بێت دڵنیابە لەوەی سوورین لەسەرەوەی کەوا ئەو کەلێنەش پڕکەینەوە بە تەواوی معنا سوورە بین لەسەر جێبەجێکردنی یاساکە. بەڵام پێویستمان بە هەماهەنگی هەیە لەگەڵ بەرپرسە سیاسیەکانە
ئەوانەی کە لە ناو حکوومەتن ئەوانەی لە ناو موەسساتن و لە علاقە دەولیەکان. باشە زۆر باشە بەس بەرزت باسی سەفارەتی باڵۆزخانەی ئەمریکاتان کرد کە پەیوەندی لە ئەمڕۆ لەگەڵ ئێوە هەبووە ینی پامەکە چی بوو ئەوەی لێ دەخوێنێتەوە کەوان پشگیری جێبەجێکردنی ئەم بڕیارانە بکەن دوایەوەی کە لە پەرلەمانی عێراقا دەدەچێت هیچ شتێکی ئەوەی تێدا بوو پامەکە خودت پامی ئێوە چی بوو بۆ ئەوان کە ئەمڕۆ پەیوەندیتان هەبوو بەیەکەوە؟ ئەوان تەلەفۆنیان بۆ ئێمە کرد کە بەرەو چ عقارێگەڕوە و نیساب دەسەکەوێیانە پێمانوتن بەڵێ نیسابمان هەیە بەم ئاقارە کۆبنەوەکەمانە ڕواوە ئەمڕۆ فەقرانە تەسبیت دەکەین ئەوان خۆشحاڵی خۆیان لەوە دەربڕی کە ئەیانوت تەنها قەزیەکە بەرەو ئیستیقرار بڕوە چونکە ئەوە ئستراتیجێتی ئەوانە بۆیە دڵنیامان کردنەوە لەوەی کە نایەڵین بە هیچ شێوەیە خوانە ڕاستن بەرەو ناسەقامگیری بڕوە ئەمە فاکتەری سەقامگیری علاقە و ئەو ێزانش لە ملاولا باز لەوەکەن کە ئەمە بێتەوەی بشێوی و هەڵوەشاندنەوەی انتخابات نەخێر بە هیچ شێوەیە بەوە نییە و نایەڵین بشێوی دروست بێ و هەر هێزێکیش بێوێ بشێوی دروستکە یاخود باز لە شەڕی ناوخۆیەکە دوو مەسیجمەیە بۆ ئەوانەی کە باز لە شەڕی ناوخۆیەکەن شەڕی ناوخۆیتان کرد زەرەرتان لێکرد و ئەگەر دووبارەی بکەن و زیاتر زەرەرەکەن و یەکیشمان بینیوە لە شەڕا با کەسمان کەسی دیکە بەرامبەرەکەمان تاقی نەکەینەوە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کاکتور سەبارەت بە هەر بە مەسەلەی سەقامگیری بۆ نمونە پێشتر بەرپرسێکی باڵای پارتی و ئەمڕۆژ قسەی لەسەرەوە کردووە کە ئەم بڕیارانەی پەرلەمانی عێراق بەرەو نەهامەتی و بەرەو ئاڵۆزی دەبات یاخود باسی لەوە پێشتر باسی کەم کۆبوونەوەی پەرلەمانی عێراق کۆبوونەوەی دۆڕاوە سیاسیەکانە. بەڵێ دیارەوانە زۆربیان بەتەمای پۆستن و بەشێکی زۆر ئەن لەوانن کە لە دوای 2023 وەردان پۆستی بەڵان هەبووە و دوجار لەسەر گەندەڵی دەرکراون یاخود هیچ هەنگاوێکە ناوەکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان نابێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە لە ڕۆکانی دیکەوە ئەوانەی کە تەزویریان کردووە پێیان وا بوو بۆیانە چێ دەسەر بە فاکتەری ئەوەی کە هێزیان لایە بەڵام ئێستا لە عێراقا تۆ پەرلەمان و حکوومەتە هەیە و بە پێی دەستور پەرلەمان دەسەڵاتی یاسادانانە بۆیە هەموو یاساکانی و ئەوەی ئەمڕۆ کراوە یاسایە بڕیار نییە پێشتر دەسەڵاتی دادوەری ڕێیەکی هەبوو کە بڕیارەکان وەکو پێویست ڕەنگە جێبەجێ نەکرێن و سەرۆکی کۆمار داوای ڕێی کردووە لەسەرەوەی تا چەند بڕیارەکانی پەرلەمان جێبەجێکرێ بەڵام ئەوەی ئەمڕۆ کراوە یاسایە ینی مەجالیتیانێ دەبێت جێبەجێ بکرێت بە پێی دەستور چکە پەرلەمان دەسەڵاتی یاسادانانە لە هەمان کاتە حکوومەت بۆ خۆی گەشتۆتە ئەوە ڕاستی ئەم تەزویرە کراوە لەسەر زمانی سەرۆکوەزیرانەوە بۆ نمونە ئەو تەزویرە باسی لێوە کراوە لەبەرەوە دەبێت جێبەجێ بکرێت ئەگەر ڕێگریەک هەبوایە حکوومەتە بۆ بەڵام حکوومەت بۆ خۆی بەشێکە لەو پرۆسەیەوە لە یەک دوو ڕۆژی ئایندەیە ڕەنگەوانەی کۆمیسیۆن بۆ خۆیان دەیان بەڵگەی دیکە بڵاوکەنەوە بۆی کە بێتاوانی خۆیان نیشان بن یاخود هەڵ بن ڕێکەوتنی شیوا بکەن کە سزاکان تو نەبێت لەگەڵ حکوومەت و دەسەڵاتی دادوەری ئەو کەسانە پێیان وایە بەمە ئەتوانن کاریگەریان هەبێت لەسەر ڕێی ئەمریکا ئەوروپا ئەوان بۆ خەڵکی عێراق قسە ناکەن بۆ دەرەوە قسە ئەوەی کە دەڵێ پشێوی دروست دەبێت بەڵێ ئەوان ئەنی ئەمە پێیان وایە ئەگەر بە ئەمریکا بڵێن بە ئەوروپیەکان بڵێن ئەگەر دەستکاری ئەنجامەکان بگرێت شەڕی ناوخۆ دروستەکە ئەو ئەمریکا ئەو کاتە لەگەڵەوە بێ ئەنجامەکان قبول بکرێت بەتایبەت کە ئەمریکا شەوی یەکەم پیرۆزبایی کرد لە خەڵکی عێراق بەڵام دواتر لە کۆبوونەوەکانە بە ئێمەیان وت ئەمە شتێکی پرۆتۆکۆڵی ئێمە دوای هەموو هەڵبژاردنێک عادەتەن پیرۆزباییەکەکەین بەڵام بەو مانایە نییە ئێمە سکاڵا یاخود ناڕەزایەتیمان نییە بەرامبەر ئەو پرۆسەیە کە ڕوویاوە ئەو تەزویرەی کە ڕوویاوە ئەوان ڕوویان لە ئەوروپا و ئەمریکایە بەڵام ئەوروپا و ئەمریکا زۆر باش ئەزانن و ئێمە لە کۆبوونەوە لەگەڵ مەگۆرگ سەرکردەی ئەو چوار پارتە سیاسیە لە هەرێمی کوردستان و دوجاریش لە چەندین کەناڵی دیکەوە بە وردی ئەومان باس کردووە کە ئەم پرۆسەیە ئەگەر سەر بگرێ و ئەگەر ڕاست نەکرێتەوە ئاسایش و سەقامگیری لە عێراقا ئەخاتە مەترسیەوە چونکە تەواوی پرۆسەی دیموکراسی و پەرلەمانی ئەخاتە ژێر پرسیار و هاوڵاتیانی کوردستانیش و هاوڵاتیانی عێراقیش بیر لە ڕێگەی دیکە ئەکەن و ئەو کاتە ڕەنگە هێزێکی دیاریکراو نەتوانێت کۆنتترۆلیکە لەبەرەوە ئەوەی ئەوان ینی ئاشکرایە لە ئەوروپی ئەمریکیەکان بۆچی ئەم قسەیە ئەکەن کە وەکوتم هەوڵەدەن ئەوان بترسێن بەوەی کە ناسەقامگیری دروستەوێ بەڵام ئەوان توانای ئەویان نییە و شەڕ بکەن لەگەڵ لایەنە نێودەوڵەتەکان قسەتان کردووە باسانەوە کردووە کەم تەزویرە پشێوی زیاتر دروست دەکات ئێمە وتومانە ئەم تەزویرە کە ئەنجامەکەی گۆڕیوە بە خودی مەگۆرگ بە هەموو باڵۆز و قۆسوڵەکان کە ئەمە ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان و عێراقیش ئەخاتە مەترسیەوە بەتایبەت کامیان هەڵبژێریەوە دەڵێن تەزویر ئاسایش دەخاتە مەترسیەوە ئەوانی تر دەڵێن کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان ئاسایش دەخاتە مەترسیەوە بەڵێ ئەوەی ئێمە ڕوومان لە خەڵکی خۆمانە
ئەوان ڕویان لە دەرەوەیە و ئەوروپا و ئەمریکا لێرە بەرژەوەندیان هەیە وەکوتم پرۆسەیەکی و پرۆژێکی هەمەلایەنێ کۆنفرانسیان ئەنجامدا ئەمریکەکان لە کوێیت بۆ عراق و هاوکاری عراقەکەن بۆی ئاودان ببێتەوە بۆی بەرەو پێش بچێ بۆی دامەزراوەکانی دروست بێتەوە چاکسازی سیاسی و ئابووری و سەربازی بکرێت پرۆسەیەک کە لەسەر بنەمای ساختە و تەزویر بنیاتنرابێ پەرلەمانێک کە لەسەر بنەمای باتڵ بنیاتنرابێ باتڵە ناتوانین لە ڕێگەی ئەو پەرلەمانە تەزویرەوە چاکسازی بکەیت چونکە ئێستا ئێمە نایڵێن لایەنی عراقیەکان ئێڵێن وەلەو شانەشە لە ڕێگەی کەناڵە عراقیەکانەوە دەڵێن 82 کەس لەو کەسانەی کە لەم 328 کەسە هەیە بە تەزویر ڕۆشتون یعنی نزیکەی یەک لە سەرسیەی مندامانی پەرلەمان ساختە و تەزویرە بن نوێنەری خەڵک نابن لەبەرەوە ئەوەی ئێمە ئێڵێن زۆر جیاوازە لەوەی ئەوان ئێڵێن چونکە ئێمە ئامرازی سەقامگیری و ئاشتین و ئەوروپا و ئەمریکا شووە ئەمان بینی ئەوانەی کە پێیان وایە بەم پەیامە ئەتوانن کاریگەریان هەبێت لەسەر ڕێی ئەمریکا بە هەڵەیە چۆن چونکە ئەمریکا بۆی دەرکەوتووە لە ڕابردووە لە شەرقی ئەوسەتا هەر کاتێک دیکتاتۆریەت و تەزویری هەڵبژاردبێ لەسەر حسابی دەنگی خەڵکو لەسەر حسابی سەقامگیری و چاکسازی سیاسی و ئابووری سەربازی ئەنجامەکەی میسر بووە لیبیا بووە سووریا بووە یەمەن بووە نایەنەوێت لە عراقا هەمان پرۆسە دووبارە بەڵام ئەوەی کەمڕۆ بینیمان ئەم سەرکەوتنەتەنە سەرکەوتنێکی حیزبیە مەسەلەن بۆ ئێوە وەکو چوار لایەن لە ئاستی عێراقا یاخود سەرکەوتنە بۆ یاسا بۆ دموکراسیەدەوەی ئەمڕۆ بینیمان خۆی ئەمە زۆرمان بڕۆمان بە حیزباتی نییە کە حاکمیان ئێستا بۆ ئەم لایەنانە ڕوانینمان جیاوازە بیر و باوەڕمان جیاوازە بەڵام کێتە سەر پرۆسی دیموکراسی کێتە سەر هەڵبژاردننی پاک و بێگەرت کێتە سەر دروستکردنی دامەزراوە کێتە سەر ئەنجامدانی چاکسازی ڕیشەیی دادپەروەری و شەفافیت لە داهاتی وڵاتاوە دابەشکردنی بە شێوەیە کە دادپەرویتیابێ بۆ هاوڵاتیان و بۆ پرۆژەکانیش ئێمە ئەوەی کە کۆی کردنیت کۆمەڵی بە هاو پرەنسیپە بۆیە ئەوەی کە ئەمڕۆ ڕوویە وەکوتم گرنگەکەی لەوایە جگەلەوەی لایانی نێودوڵەتی پشتیوانی بۆ من دڵنیاتەکەمەوە ئەگەر نەتەوەی گرتوەکان قسەی نەبووە لەسەر ئەمە چونکە نەتەوەی گرتوەکان بۆ خۆی نووسراوێک بڵاو بووە لە 34 هۆشداری ئەیە بە کۆمیسیۆن کە ئەم پرۆسەیە ئەم سیستەمە ئەمنیەتی نییە و ناتوانێت پشتی پێبستی دەبێت کێشەکانی چارەسەر بکرێت دوایش بە ئاشکرا داوای کردووە کە لێکۆڵنەوە بکرێت وە لە ئەنجومەنی ئاسایش نەک باسی پرۆسی عراق و کەرکووک و هەرێمی کوردستان کرا باسی ئەم لایەنانە شکرا کە ئەنجامەکان ڕەت کردوێتەوە یعنی دڵنیاتەکەمەوە ئەمریکا بە پلەی یەکەم هەندێک لە وڵاتانی ئەوروپی ئەم پرۆسیان بەدڵ بۆە ڕەنگە ئێمە ئێستا لە ڕۆژێکی دیکەیە ببووینایە چونکە بەشێک لەم لایەنە سیاسیانەی لە عراقا هەن ڕەنگەم لایەنی کوردستان ڕادێکی کەمتر چکە ئێمە بە پلەیەکەم پشتمان بە خەڵک بەستووە بەڵام لە عراقا ئەو لایەنانە بۆ نەخودی عەبادی ئەمریکا هێناوێتی و ئەمریکا پشتیوانی کردووە بە پلەیەک پشتیوانی کرد کە ئێمە ڕیفراندۆم ئەنجام درا لە هەرێمی کوردستان ڕێگەیاننا پەلاماری هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچانە با بیگرێتەوە بۆی جارێکی شە بمێنێتەوە لەبەرەوە ئەوان ڕۆڵێکی گرنگیان هەیە و ئەو هەنگاوانە شکەندراوە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە لایانی نێودوڵەتی و خودی ئەنجومەنی ئاسایشی نێتەوەی گرتوەکان دەیانوێت ئەم پرۆسەیە ڕاست بکەنەوە. بەڵێ سوپاس دەکەم. مامۆستاگەر بگەڕێم و لای بەڕێزت سەبارەت بە مەسەلەی سزادان ئەگەر بێت و ئەم سەختەکاریانە دوایی بە تەواوی یەکلا کراوە هێزانەی کە سەختەکاریان کردووە لە ڕووی یاساییەوە سزا دەدرێن ڕوبەڕووی سزای یاسایی دەبنەوە؟ بەتاکید هەندێک لەو هێزە سیاسیانە ئەگەری ئەوەیان هەیە کە بخرێنە لیستی ڕەشەوە و کاتێک خرانە لیستی ڕەشەوە ئەوە مەحرومە بن لە مەسەلەی هەڵبژاردن ئەوە خاڵێکی دیکە بۆ تەواوکردنی قسەکانی برای بەڕێزم تەوان لە بیدایە دەگەر سەیری عملیەی قسەکردن لەسەر پێگەێنانی حکوومەت دوو باڵانس لە عێراقا هەیە باڵانسێکیان ئەقلیمیە باڵانسێکیان نێودەوڵەتیە هێزە نێودەوڵەتیەکان سەیری واقعەکان کرد هەندێک هێز لای ئەوان لە لیستی تیرۆردان بەڵام پەرلەمانتاریان زیادی کردووە بە شێوەیەک لە شێوەکانی تەزویر بۆیە ئەوان لە ئێستادا بە هیچ شێوەیە پشتگیری لەو لایەنانە ناکەن و لەو دەوڵەتە ئەقلیمیانە ناکەن کە بە دەستپێوەردەر ناوزەدیان کردوون بۆ ئێمە پشتگیری هێزە نێودەوڵەتەکانی لەگەڵایە ئەوەی کە ئەمڕۆ پەرلەمان بڕیاری لەسەر داوە پشتگیری هێزە نێودەوڵەتەکانی لەگەڵایە و 2000 سەقامگیری عێراق پارێزێ بۆیە قەزیەکە لەوە دەرچووە تازەکە مەسئلەیەک بێکە کە قەدەرەن جارێک باڵانسێ ئەمان دیراسەیەکی وردیان هەیە بۆ وەزعەکە و نایەڵن بەرژەوەندەکانیان بکەوێتە بە بەر شاڵا و بەرخەتەر کە پەرلەمانێک 2000 لە عێراقدا باڵا دەست بێ ئەو پەرلەمانتارە خاڵی یەکەمی کۆمەڵی خەڵک بە تەزویر هاتبن لە ناو پەرلەمانەکە خاڵی دووەم ئەجندای دەرەکی بێت کە دژ بە بەرژەوەندی هێزە نێودەوڵەتیەکان. بەڵێ سەبارەت بە هەوڵەکانتان ئێوە هەر بەرداوام دەبن بۆ نمونە سەرەتا کە ڕۆیشتن مەسەلەن کەمتر لە 15 پەرلەمانتار بوون بەڵام ئەمڕۆ بە هەوڵەکانتان توانیوتانە 173 پەرلەمانتار کۆ بکەنەوە بۆ جێبەجێکردنی یاساکەش هەوڵەکانتان بەرداوام دەبێت؟
بە دڵنیاییەوە ئێمە ئەم مانگە مانگی عوتڵەمان بووە بە حسابی خۆی ئەوە نیوەی مانگەکە زیاتر لە مانگەکانی دیکە زیاتر وجودمان لێرە بووەوە دڵنیایی خەڵک و جەماوەری هەرێمی کوردستانەکەین تا ئەو شوێنەی ئەو عملیە پێویستی بە ئێمە بێ لێرە مێنینەوە داکۆکیەکەین و پەیوەندیەکانیشمان فراوانترەکەین لە ئەمڕۆوە بەڵام دیسان ئەوواڵێمەوە کە پێویستمان بە هەماهنگیەکی سیاسی هەیە لە نێوان هێزە سیاسەکانمان لەوێ کە بە زووترین کات گورفەیەکی عملیات دروستکەن لە ئاستێکی باڵادا لەگەڵ هەردوو ژووری هەڵبژاردن و نخبەیەکی قانونی ڕاوێژکاریان بێ لەو مەجالا بۆەوەی بتوانین هیچ کەلێنێک نەدەین بەدەستەوە چونکە دیاریکردنی ئەو دادوەرانەی لە پارێزگاکان نادانرێن دیسان سەنگی مەحەکە بن بۆەوەی پرۆسەکە بە پاک و بێگەردی بمێنێتەوە. بەڵێ زۆر بە کورتی مامۆستا کاریگەری دەبێ و هەنگاوانەی ئێوە لە سەرنجامی هەڵبژاردن گۆڕینی باڵنسی هێزەکان لە پەرلەمانی عێراقا بەتاکید گۆڕانکاریەکە چونکە هەر ئێستا دەنگدانی تایبەت کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان بۆ تاکە دوو هێزی سیاسی هەژمان کراوە لە سا 80 بەرەو ژووری لە ئێستادا و لە سا 80 دوولایەنە کەواتە باڵانسەکان هەر لە ئێستا و گۆڕانکاری جگەلەوەی نازحین و حرەکەی سوکانی قاڵی سێهەم کە بریتیە لە ئەنجامدانی تەزویرێکی بەرفراوان و بە شێوەیەکی منەظەم بەڵام باشەکەی لەوا بووەکەوە ئەو تاوانەی کە کراوە هەمیشە ئاساری تاوانەکان بەجێشتۆ بۆیە بەڵگەی حاشاڵنەگەر لە بەردەسەوە هێزە سیاسیانەیە وە گەێنراوەتە دادگا و ئەمڕۆیش بۆ هەندێک لە هێزە سیاسەکانمان باس کرد خوازیارم کە بتوانین ئەو بەڵگانە بێنین لە بەغداد لەگەڵ ئەو هێزە سیاسیانە بە ئاشکرا بۆیان باس. بەڵێ سوپاس دەکەم کاک تۆ سەبارەت بە کاتمەکەمەوە ئەمە پرۆسێکی گێرانەوەی ئومێدە بۆ خەڵکی کوردستان ئەم هەوڵەی کە سەریگرت هەوڵی ڕوبەڕووبوونەوەی تەزویر هیچ شتێک لەوە گرنگتر نییە کە هاوڵاتیانی کوردستان ئەمە بزانن بە درێژایی ئەم 26-27 ساڵی هەرێمی کوردستان حکومڕانی هەبووە یەکێتی و پارتی شەڕیان کردو لەسەر حسابی خەڵک ئاشتیان کردو لەسەر حسابی خەڵک و دابشکردنی پۆست و پارەی ئەم وڵاتە لەوەتی ئۆپۆزیسیۆن دروست بووە بە هەموو توانایان لە ناوخۆ لە عێراق لە دەرەوە لەگەلە کۆمەیا بوون بۆی ئەم لایەنە لاوازکەن کە دوجار ئەم لایەنە بوون کە بەرگیان لە خەڵکی کوردستان کردو لەبەرەوە گرنگی خەڵکی کوردستان ئەمە ببینن بە دەستکەوتی خۆیان چونکە ئەم هەوڵانەی کە کراوە ئەو پەرلەمانتارانەی کە هەوڵیان ناوە لە بەغا بە پشتیوانی ئەو دەنگدرانە بووە کە خولی پێشوو دەنگیان ناوە ئەم جارش دەنگیان ناوە بەم لایەنەوە دەنگەکانیان بە هەدەر نەڕۆیشتووە لەبەرە زۆر گرنگە ئەگەر جۆرێک لە ناومێدیش هەوڵدرا بێت دروست بێت بیکەن بە تووڕەیی بە تایبەت کە ئێمە هەڵبژاردننی دیکەمان لەبەردەستایە بۆ ئەوەی کە نەک دەنگەکان بگەڕێتەوە بەڵکو ئەو گۆڕانکاری ڕێشەیی کە شتێکی حتمیە و ئەبێ ئەم ڕۆیاس بێ ڕووبا بە جێبەجێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شارۆمەر عەلی ڕێکخەری ژووری پەیوەندی دیپلۆماسیەکانی جنۆی گۆڕان کە لە سەدوی سەرەکی لەگەڵمان بووی هەروەها بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق کە لە بەغدادە و لەگەڵ ماوی سپاس بۆ میرانی بەڕێز سپاس باوکارم تا بەرنامەیەکی دەرفەتان